بگشتی برواره هاتیه دیار کرن هند زانن کو یازده اف ساله هل بجارتنین پرلمان عراق هنه کرن ابروکیجی دما تومار کرنا لیستین کاندیدین هل بجارتنین پرلمان عراق دماهی کات 110 حزب و 18 هف پیمان بجداری هل بجارتنان بر کو بریاره یازده اف ساله هل بجارتنا بهنه کرن ادی دمجی دماهی کات بو تومار کرنا لیستین کاندیدین هل بجارتنین پرلمان عراق بگشتی آیا ام ده بپرسین اف هل بجارتنا دما خدا دي بهنا كرن جبركو زوربا لان سياسيين عراقي رشدن وجخت لسرويت كان كود دفيتن هل بجارتن دما خدا بهنا كرن ونابيتن بهنا باج داي خستن ليه مسألة كدي هي مسألة هموار كرنا ياسا هل بجارتنان كاتيا روجافيك وهندك لان سياسي دخازن اف ياسا بهتا هموار كرن ودبيجن دبرجوان ديام مادا تديت هركس لغوري منفعته برجوان دياخو ليه اگر هاتو اف ياسا بهتا هموار كرن برلمان عراقي بيوستي بشوش مانغايا كواته هل بجارتن دما خدا نهات نكرن اگر هاتو ياسا دوار زينو ياسا دانانه بچيتا برلمان و بريارا هموار كرنه بهتا دان وی وقتی ده برلمان پیوستی بشش مانگا بیتن حتی بشتن وی یاسای هموار بکت اجا اورکت اوی گله هی اوی گازنده هی اوی قبیل ناکت مهم اوی پروسه یا دور درجه و پیوستی به هری کم شش مانگا هی وی وقتی ده چه بیتن بگمان ده هل بجارتن برلمان عراق هنا باش ده خستن اوه همی بلاکی و بسرخو جبلی ویا که جیکو هجن چارچوبه هم هنگی جخت لسر انجام دانه هل بجارتن برلمان عراق کن دما خدا لبگشتی او کی جان لان داخازه هموارا یاسا هل بجارتنات کن دما کمیسیون جی دیار کری بو رادس کرنا لیستین کاندیدان دماهی کات 1% و زیادتر لسر برلمان هل بجارتن برلمان عراق جو دکتور عماد جمیل عندما تيما راجهاندنا كوميسيونا بلندا هل بجارتنان دبرسم دكتور عماد ميفاني مال استوديوت وقالك بخير هاتي دما تومار كرنا ليستين كانديدين هل بجارتنين برلمان عراق دما هيكات كوميسيون بجواني ناهيج دما كي دريج بكاتن آيا همي لانين سياسي ليستيت خورا داستي هوا كرن نعم تحية بله سلاو لبرستان و کانالەکەتان و بینەرانتان لە ڕاستیدا کۆمیسیۆن دەستی کردووە بە تۆمارکردن و وەرگرتنی لیستی کاندیدان لە ڕێگەی کەناڵە تەلەڤیزیۆنەکان و لێدوانەکان لەگەڵ هاوپەیمانانی دیکە باس لەوە کراوە کە پێشوەختە بەشێک لەو لیستانە ڕادەست کراون بەشێکیان لە 15 هاوپەیمانەتی پێکدێن بەشێکیان لەدا و هەروە پارتەکانی ژمارەیەکی زۆر لە پارتەکان لیستەکانی خۆیان ڕادەست دەکەن و دەنێرن ئەمڕۆ کۆتا ڕۆژە لە پرۆسەی ناردنی لیستی کاندیدان و ئەمەش دەبوایە زووتر ئەو لیستانە بنێردرێن بەڵام ئەمڕۆ فشارێکی زۆرێ لەسەر نووسینگەی پارێزگاکان چونکە ناردنی لیستەکان بڕێژەیەکی زۆرە لەوانەیە بگەن بە 5,000 کاندید یاخود زیاتر لەو هەڵبژارنەدا چونکە ژمارەیەکی زۆر لە کاندیدان هەیە لەو لیستانەدا و هەر لیستێکدا نزیکەی 2 هێندی کورسیەکانی پارێزگای خۆی پێشنیاز دەکا و ڕادەست دەکا ئەمەش لە 15 پارێزگادا هەیە واتە هەزاران کاندید ناویان تۆمار دەکرێت بۆیە ئەم کۆمیسیۆنە ئەم فشارەی لەسەر بۆ ئەو لیستانەی وەرگرتووە لیستی ئەو هاوپەیمانێتی و پارتەکان لە هەڵبژارنی داهاتوودا بۆ ئێستا هەوڵێکی زۆر هەیە سوپاس بۆ خوددا توانیمان ئەو لیستانە و کاندیدان وەرگرین هەمی هاتینە تەسلیم کردن یان جی هەن لایەنێن سیاسیین هەرێما کوردستانی هەنە ڕادەست نەکردبن كل من يريد أن هەموو ئەوەی دەیەوێت بەشداری بکات و لە نووسینگەی پارێزگاکان بوونی هەیە لیستی خۆی ڕادەست کردووە لە نووسینگەکانمان چە هەلێرمی کوردستان یاخۆت لە پارێزگاکانی باشوور کە هێزن سیاسی هەف پەیمان هەروەها هەژمارە کاندیدان چەندە ژمارەی هاوپەیمانان نزیکەی 38 هاوپەیمانەتی هەروە پێکدێن لە 200 پارتی سیاسی ئەوەی لە کۆمیسیۆن تۆمارکراون نزیکەی 343 پارتە بەڵام تەواوی ئەو پارتانە لیستی خۆیان ڕادەست نەکردووە تەنیا ئەوانەی کە دەیانێت بەشداری لە هەڵبژاردن بکەن ناوەکانیان ڕادەست کردووە بە گوێرەی ئامارەکان
بۆ کاندیدان تا ئێستا بە تەواوی و داتایەمان لە دەست نییە ئێستا فشارێکی زۆر هەیە و ئەو پسپۆڕان ئێستا لەو بوارەدا کار دەکەن چ لە ڕووی هۆبەی کاروباری کاندیدان یاخود هۆبەی کاروباری کاندیدان لە نووسنگەکان تا ئێستا ئامارەکان کۆتاییان ناتوە و تا ئاشکرا بکرێن چونکە دەمانێت ئامارەکان یاسا هەڵبژاردنمان بهێتە هەموارکردن لە پەرلەمانی عێراقی بەتایبەتی سیستەمێ بازنەیی بهێتە گوهارتن و سیستەمێ سانتلیگۆ مەسەلەن هەڵبژاردن ji بازنان دەربکەون تا یەک بازنە هەوڵەکەیە هەروەها سیستەم ژی بهێتە گوهارتن ئایا دەممایە ئەو وەختمایە ئەم بابەتە ئێمە ناتوانین قسەی لەسەر بکەین ناتوانین ئێستا لەو قۆناغەدا قسەی لەسەر بکەین چونکە کۆمیسیۆن ئێستا بەشە گرنگەکانی لە پرۆسەی نوێکردنەوە و تۆمارکردنی هاوپەیمانی و ڕادستکردن نردنی ناوی هاوپەیمانیەکانی کۆتایی پێهێناوە ئێستا لەسەر و یاسایەدایە ناکرێت ئێستا یاساکە هەموار بکرێت چونکە هەر هەموارێک کاریگەری لەسەر کاری کۆمیسیۆن دەبێت بۆیە هەموارکردنەوەی بۆ ناکرێت لەم کاتێ ئێستا چونکە ئەمە بە گوێرەی تێڕوانینی کۆمیسیۆنە بۆ کارەکەش ئەوەیە ئێستا هاوپەیمانەتەکان و لیستەکان کە نێردراون بە گوێرەی لە چوارچێوەی یاسای هەڵبژاردننی یاسای ژمارە 12 بۆ سای 2010 و سای 2023 کراوە زۆربەی ئەلانên siyasiyên Iraqî digelin ku helbijartin di dema xwe de bihêtekirin lê ev nerazîbûnên beşekê lanên siyasî li ser hemwara yasa helbijartinan mumkin e derketin ji bazineyê yan jî sîstemê Santlêgo divê proseyê teexîr ket yan jî bi rastî helbijartin di dema xwe de hêne kirin. ئەمە لە پسپۆڕی بەشێک نییە لە کارەکانی کۆمیسیۆن یاسای هەڵبژاردنمان هەیە خشتەی کارمان هەیە کارەکانی خۆی دەکات لە 11 2025 بەخوا هەڵبژاردن ئەنجام دەدات. کێشەیەن هاتینە پێش بۆ هەوا دە هەلبژارتنên پەرلەمانی کوردستانی هینزانن هەوا هەلبژارتن ڕێبە برن ئەو کێشە دێ دووبارە ببن مەسەلەن کێشەیە تەکنیکینە مەسەلەن نەخواندنە پەنجەمورەیە ناوێت هەندێکا دەرنەکەتن چوزانم کێشەی تو سەهابوونها هم بو هەلبژارتنên ئەنجومەنên پارێزگەهان لە عێراقی هەمژی بۆ هەلبژارتنên پەرلەمانی کوردستانی ئەف کێشە هەبوو هەمیشە لە ئەم پرۆسە گەورانە کە قەبارەیان بەو شێوەیە بێت بە تایبەتی لە ئەنجومەنی نوێنەران ئەمە گرنگیەکی زۆری هەیە بە تایبەت لە دەروی عێراقش گرنگیەکی زۆری هەیە ئەگەر سیر بکەین ئێستا چاودێری نێودەوڵەتی هەیە و گرنگی بۆ بابەتە دەدات ئەمڕۆ کۆمیسیۆن بەشێک لەو کێشانی ڕوبەڕووی بووەوە ئێستا هەندێک دەنگدەرمانێ زانیاریەکانی خۆیان تۆمار نەکردووە ئێستا هەوڵ دەدەینەوە کێشانە چارەسەر بکەین و داوامی فەرمی بکرێت لە ماوەی تەنانەت لە ڕۆژانی جەژندا توانیمان ئاستی بەشداریکردن زیاد بکەین ئەمەش لە 2005 بەرزترین ئاستی بەشداریکردن بوو ئەم بابەتێکی دیکەیە سەبارەت بە هاوپەیمانەتی و تۆمارکردنی لیستەکان ئێستا کێشەیەکی دیکەیە هەوڵ دەدەن ئەم لیستانە زووتر هەمیلانا پێک ڤە لیستێت خودداینەوە ئەم کێشەیە کێشە هۆکارەکەی فشارە دەبێتەوە هۆی فشار ئێمەش هەوڵ دەدەین چارەسەری بکەین بەڵام ئێستا بینیمان لیست ماوە ئێستاش ئەو کێشانەی ڕوبەڕووی بوونەوە لە هەڵبژاردننی پێشتر ڕاگررتنی پرۆگرامەکان و ئامێرەکان بۆ بەڵام توانیمان لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان چارەسەری بکەین بەڵێ توانیمان چارەسەری بکەین لە ڕێگەی بەرەو پێشبردننی پرۆگرامەکان ئەگەر سیر بکەن لە هەڵبژاردننی پێشووتردا پەنجەمۆری بەشێک لە هاوڵاتیان دەرنەدەکەوت ئێستا چارەسەر کە لە ڕێگەی دانانی کامرەیەک بۆ ئامێری پشکنین و ئاشکراکردنی تۆماری دەنگدەران و وێنەی دەموچاوی بگیرێت بۆی چارەسەر بکرێت بەمەش دڵنیایی دەدرێت بە هەموو هاوڵاتیە کە بتوانن بەشداری لە هەڵبژاردن بکەن و کارتی بایۆمەتریان هەبێ مافی دەنگدانیان هەبێ ئەمەش کێشەیەکی هەستیارە توانیمان لە ڕووی تەکنیکیەوە چارەسەری بکەین. هێژە دکتۆر عیمات مەسەلەیە سەختەکاریە گەلک دێتە بەحەزکردن و لە گەلک ناوچەیەن خاڕوونە بەڕاستە عێراقێ مەدیت خەڵک ئاخریت بۆ مەدیایەن جودا عێراقی حتا بۆیەت کوردی و حتا بۆمە کوردستان 24 و هەندێک هێز و لایەنێت سیاسیەت هەبووی کاندیدێت هەبووی کوێت هاتی کارتە دەنگدانێ یاژێ کڕیانژی دەنگێویە کڕی بۆچی حتا نوکەوە هەیە لە عێراقی ئەگەر ڕاستە هیچ سەختەکاری ناهێنەکردن و هەر کەس تشێت دەنگێ خۆ یعنی کارتە خۆ بەسما خۆ دەنگی خۆ بدات ئێمەدا موسا بچی کارتە تێنەکڕین لە ڕاستیدا کۆمیسیۆن تیمی دۆزینەوەکانی هەیە دۆزینەوەی پێشلکاریەکان بەشێکیان لە کاتی بانگەشەدا دەکرێت
کە لە تشرینی یەکەمدا دەست پێ دەکات هەروەها پێشێلکاری لەوانەیە لە ڕۆژی دەنگدان ڕوو بدات یاخود ئێستا کە باز لە فرۆشتنی کارتی بایۆمەتری دەکرێت بەشێک لە کاندیدان دەیکڕن ئەمە بابەتێکی گرنگە کارتی بایۆمەتری بەڵگەنامەیەکی فەرمی هەیە و ڕووی یاساییەوە سزا دەدرێت بۆیە مامەڵەکردن پێوەی هەڵەیە کڕینی ئەو کارتە قبولکراو نییە بەڵکو ناکرێت کەسێک ئەم کارتە بکرێت جگە لەو کەسەی کە خۆی خاوەنیەتی دەتوانێت تەنیا خاوەن ئەو کارتە دەنگ بدات بۆیە لە ڕێگەی هەڵگرتن و یاخود کڕینی ئەو کارتە ڕێگەی پێنادا دەنگ دەت ئەگەر ئەم بەڵگانە دۆزرانەوە ئەو کاتە هاوڵاتی و دەنگدەر و کاندید ڕادستی یاسا دەکرێت سزا دەدرێت ئەمەش لە تاوی عێراق هەیە لە سەرەتای هەڵمەتی بانگەشەوە 1900 تیمی دۆزینەوەی پێشلکاریەکان ئامادە کراون بۆیە کۆمسیۆن ئەم بابەتە تەنیا پەیوەست نییە بە کۆمسیۆنە بەڵکو هەماهەنگی هاوبەشەیە لەگەڵ هێزە ئەمنیەکان و پارتەکان کۆمسیۆنێ لە هەمووی جهێن عێراقێ هێزا کۆنتڕۆلکردنا بنکەین دەنگدانێ و ڕێگریکردن لە سەختەکاریان نییە. ئێمە توانەمان هەیە ناوەندەکانی دەنگدان کۆنتترۆل بکەین و ناوەندەکانمان لە ڕێگەی کامیرەوە لە ڕێگەی تۆمارکردنەوە بە دەنگ و بە ڤیددیۆ توانیمان بیپارێزین بۆیە لە هەڵبژارنەکانی پێشتر هیچ سکاڵایەک نەبووە لە پرۆسەی دەنگدان ئەمەش بە پشتیوانی نێودەوڵەتی بووە و متمانەی هەبووە هەروەها بەشانمان لە هەرێمی کوردستان کاتێک هەڵبژاردن بەڕێوە چوو بینیمان ئاستە ئەنجامەکەی باش بوو بە گوێرەی راپۆرتی نێودەوڵەتی نێوخۆیی ئەمەش لە ڕێگەی بەکارێنانی کارتی بایۆمەتری و تەنیا بەکارێنانی ئەو کارتە ئەمەش ڕێگە خۆشکەر بوو بۆ کۆتایهێنان بە مامەڵە پێکردن و خراپ بەکارێنان لە ڕێگەی چاودێریدا ئەمەش لە ڕاستی دەبووە هۆی ئەوەی هەڵبژاردنێکی زۆر شەفاف بەڕێوە بچێت هیچ پێشێلکاریەک نەبوو تۆمار بکرێت لە هیچ ناوەندێک پشتڕاز نەکراوە کە مامەڵەکردنی خراپ بەشداریکردنی ئەبزارە چەند بێت سەد بەڵێ بە گوێرەی خوێندنەوەی خۆمان لە سەیری نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەکەین و ڕێژەی بەشداریکردن چەند زیاد دەکات لەلایەن پارت و هاوپەیمانەتیەکان ئێستاش بە چەند بەشێک ئەوەی تۆمارمان کردووە ئێستا نزیکەی 2 ملیۆن و 150,000 دەنگدەر تۆمارکراوە نزیکەی 120یان زیاتر دەکات لە هەڵبژارنی داهاتوودا کە دەکاتە 21 ملیۆن دەنگدەری عێراقی لە توانایدا هەیە لە هەڵبژارنی داهاتوودا لە ڕێگەی کارتی بایۆمەتری بەشداری بکات. ئێستا هاوپەیمانێتی هەیە بە ژمارەیەکی زۆر لەو پارتانە ئێستاش هەوڵێکی زۆر هەیە بۆ تۆمارکردنی کاندیدان وەک گوتم 5,000-6,000 کاندید زیاترن ئەمانەش هەمووی پەیامی ئەرێنین و ئاستی بەشداری بەرز دەبێت و گرنگی پێدانێ لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندنەوە و هەوڵێکی زۆر هەیە بۆ مامەڵکردن لەوان کۆمسیۆن و ڕێکخراوەکان و هاوبەشانمان لە پرۆسەی هەڵبژاردن گرنگی پێدانی شێ بە پرۆسەی هەڵبژارنی داهاتوو و گرنگی پێ بدرێت لە کات هەڵوەشاندنا دادگەها بلندا فیدراڵ عێراقی چه کاریگەری لەسەر هەڵبژارتنین پەرلەمانی عێراقی و نەتیجەی وان بابەتی دادگای فیدرالی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کاری کۆمسیۆن نابێت چونکە کۆمسیۆن یاسای خۆی هەیە بودجەی خۆی هەیە کە خشتەی کارەکانی خۆی هەیە و بەکاری دێنێت لە 11 تشرینی یەکەم لەو هەڵبژارنەدا و لە سەرەتا ئەنجامی سەرەتایی بڵاو دەکرێتەوە دواتر سکاڵاکان وەردەگیرێن لە ڕووی یاسایی و کارگەڕی و مامەڵیان لەگەڵ دەکرێت و دوای ڕاگەیاندنی ئەنجامی سەرەتایی تانە دەست پێ دەکات ئەویش کارێکی دادگەییە و تایبەتە بە دادگا کار لەگەڵ کۆمسیۆن دەکرێت دوای ئەمە کۆمسیۆن ناوی براوەکان بڵاو دەکاتەوە لە هەڵبژاردندا دواتر دادگای فیدرالی ڕۆڵی دەست پێ دەکات واتە کاری کۆمسیۆن زۆر بە باشی بەڕێوە چوو بێت و هیچ پێشلکاریەک نەبوو بێت ئەو کاتە بە گوێرەی ڕێکارەکان ئەو کارە دەکات تێنە تۆمارکردن چاوە دەهێنە یەکلاکردن
كل الشكاوى التي هەموو تقدم بعد هەموو عملية سکاڵاکان دوای الاقتراع پرۆسەی تحسب من دەنگدان قبل یەکلا دەکرێتەوە المسؤولين لەلایەن الرياضيين ئەنجومەنی وجود کۆمسیاران قرارات لە ڕێگەی قانونية بوونی مختصة تیمی بهذا یاسایی القانون. پسپۆر بۆ وأيضاً بابەتە هناك مراكز و هەروە تتفرج ناوەندی بالنسبة للمحطات المشكور إنه في كل المحافظات ناوەند هەیە لە هەموو پارێزگاکان جگە لەمەش ئەنجومەنی کۆمسیاران سەیری سکاڵاکان دەکەن و لە ئەنجامی کۆتاییدا تاناکان دێنە پێش ئەو کاتە دەستەی دادوەری پسپۆر بە هەڵبژارنەکان بە کارەکانی خۆی هەڵدەستێت دوای پێداچنەوە بە تانەکان ئەو کات کتابێکی فەرمی دەردەکرێت تهابور و نەبوونا دادگەهێ هیچ کاریگەری لەسەر دەرئەنجامên هەڵبژارتنان وان شەکەوان ناکەت؟ نعم لا يؤثر على کاریگەری لەسەر کاری کۆمسیۆن نابێت و کاری لەسەر تانەکان و دکتۆر سکاڵەکان عیماد نابێت. جەمیل ئەندامێتی ماڕاگەهاندنا کۆمسیۆنا بلندە هەڵبژارتنên عێراقی بخێر بێ. شكرا جزيلا.